ساڵی 2021 ساڵی خەباتی بەرینی کرێکاران. ئەگەر لە ڕوانگەی بڵاوکراوەکانی خەتی ڕەسمی جیهانی سەرمایەداریەوە بڕوانینە جیهان، لە ساڵی 2021دا کرێکارانێکی پەرێشان دەبینین کە ڤیرۆسی کۆڕۆنا بۆتە هۆی بێکاربوونیان و نەخۆشی خستون و ویان بەرەو ڕووی مەرگی کردوونەتەوە. ئەوەی کە ڤیرۆسی کۆڕۆنا لە ناو کرێکاراندا زۆرترین تەلەفات و زیانی لێکەوتوێتەوە حەقیقەتێکی ئاشکرایە. هۆکاری سەرەکی کوشتار و توشبوونی بەرین بەم ڤیرۆسە دەسەڵاتی ترامپ و زاڵبوونی لایەنگرانی بوو. هەر بۆیە ژنان و پیاوانی کرێکار مافی خۆیانە بۆ پاراستنی گیان و تەندروستی خۆیان وەڵامی بانگهێشتی کاری خاوەنکاران نەدەنەوە کە شوێنی کاریان لە بەرامبەر ڤیرۆسی کۆڕۆنا و جۆرە جیاوازەکانیدا ئەمن نەکردووە. ئەم جۆرە خاوەنکارانە لە میدیا و ئیدارە و ئۆرگانەکاندا دژ بە یارمەتی دەوڵەتی هاواریان بەرزبووتەوە تا سەرمایەداران و خاوەنکاران بتوانن وەک 2 ساڵ لەمەوبەر لە تەندروستی و گیانی کرێکاران بۆ وەسەریەکنانی پارە مایەدا بنێن، بەڵام ئەوان لە یەک حەقیقەت خافڵن. لە ڕاستیدا کرێکاران لە ئەمریکا لە ساڵی 2012ەوە و لە پاش سەرهەڵدانی بزوتنەوەی گرتنەوەی واڵستریت بە شێوازی جۆرا و جۆر دژ بە نابەرابەری ماڵی نجومی سەرمایەداران و سەرمایە گوزارانی گەورە و کۆمپانیا زەبەڵاحەکان خەباتیان کردووە. ئەم خەباتە هاودەردی بەرینی لە کۆمەڵگای نابەرابەری ئەمریکادا بە قازانجی کرێکارانی خەباتکار و ڕێکخراو پێکهێنا. لە جەرگەی ئەم خەبات و هاودەردیەدا بێرنی ساندێرز سەری هەڵدا. ناوبراو لە ساڵی 2016دا وەک سناتۆری سربەخۆ و ئەندامی حیزبی دموکرات لە پەنا هیلاری کلینتۆن لە هەڵبژاردنەکانی سەرۆک کۆماری ئەمریکادا بەشداری کرد. ساندێرز لە ئەمریکایەکدا کە خاوەنی سەرمایە، کابینە جۆرا و جۆرەکان، میدیاکانی خەتی ڕەسمی و ئۆرگانەکانی فێرکاری لە ماوەی چەندین دەیەدا بە بڵاوکردنەوەی درۆ بە چاواشەکاری ئاراستەی سۆسیالیستیان زیانبار پێناسە کرد بوو، خۆی بە سۆسیالیست ناو لێبرد. هەموو پارێزکاران، دەستی ڕاستیەکان، ڕاگەسپەرستان و فاشیستەکانی وەک دۆناڵد ترامپی بربژێری پارتی کۆماریخواز و میدیاکانیان بە خاتری ئەم بابەتە شاد بوون. ئەوان وتیان و نووسیان کە ساندێرز بە سۆسیالیست پێناسەکردنی خۆی ڕێگای مەرگی سیاسەتی گرتوۆتە بەر، بەڵام ئەوان کە بە تەواو مەعنا لەگەڵ خەڵکی ئەمریکا بێگانە بوون کاتێک لەگەڵ دەنگی ملیۆنی بە سۆسیالیزمێک کە ساندێرز باسی لێکرد بەرەو ڕووبوونەوە سەریان سوورما. گۆڕینی سیاسەتە ئابوووریەکانی کابینەی بایدێن و هەوڵەکانی بۆ بردنەسەرەوەی توانای کڕینی کرێکاران لە گۆڕانی کەش و هەوای سیاسی ئەمریکا خەباتی کرێکاران هاودەردی بەرینی جەماوەری خەڵک لەگەڵیان و هەروەها لە شکستی نێئۆلیبرالیزمی ئابوووریەوە سەرچاوە دەگرێت. ناکرێ بە خاتری بەرژەوەندی مشتێک ملیاردێرد یارمەتی ماڵی بە خەڵک لەوانە کرێکاران ڕابگیرێت. پەرەسەندنی خەباتی کرێکارانی مافواز دژ بە نابەرابەری نجومی ماڵی، حەقدەستی کەم، شوێنی نائەمنی کار، نەبوونی عەداڵەت، هەڵاواردن و زۆروێژی لە ناوەندەکانی کار، هاودەردی کۆمەڵگا بە نسبەت ئەوان و ڕەوایەتێک لە سۆسیالیزمی لە ناو لاواندا پەرەپێداوە کە لە ئێستادا لە سۆسیال دموکراسی چەپ نزیکە. کرێکارانیش بە پشتبەستن بەم ئاڵو گۆڕانەی باسییان لێکرا لە ساڵی 2021دا بەرینایی و شێوازەکانی خەباتی خۆیان پەرەپێدا. ڕۆژنامەی نێکۆنۆمیست لە ڕێکەوتی 11 دەسامبری 2021دا بابەتێکی لە ژێرناوی کەسب و کاری بەرین، هێزی کاری بەرین بڵاو کردەوە. نووسەری ئەم بابەتە نووسیوێتی کە کرێکاران لە ساڵی 2021دا خەبات، ناڕزایەتی و مانگرتنی بەرینیان بەڕێوە بردووە. هەروەها ئاماژەی بە 241 مانگرتنی گەورەی کرێکاری کردووە کە 58یان تەنە لە مانگی نوامبردا بەڕێوە چوون. ئەم مانگرتنانە دەش بە شرکەت و کۆمپانیا گەورەکانی چالاک لە بواری بەرهەمهێنانی خۆراک، پەروەردە و بارهێنان، ئۆتۆمۆبیل سازی،
کایەی ئانلاین، زنجیرە ڕێستۆرانە نێونەتەوەییەکان، دامەزرێنەرانی کرێکارانی تەندروستی و هاوشێوەکانیان لەلایەن کرێکاران و مامۆستایان و پەرستارانی ڕێکخراو لە یەکێتیەکاندا بەڕێوەچوون. بەشداربووانی ئەم مانگرتنانە لە ئاکامی خەباتی خۆیان لێژنەی سەرۆکایەتی شرکەت و کۆمپانیا گەورەکانیان ناچار کردووە تا حەقدەستەکانیان زیاد بکەن، بە کرێکارانی نەخۆش وێڕایدانی حەقدەست پشوو بدەن و بارودۆخی کار و بەتایبەت ئیمەنی شوێنی کار باشتر بکەن. لە ئاکامی ئەم خەباتەدا داڕێژەرانی یاساییش ناچار بوون تا چەند یاسایەک بە قازانجی کرێکاران دابین بکەن. ئەم خەباتە کرێکاریانە بە تایبەت لە ناو لاواندا بوونەتە هۆی پەرەسەندنی هۆگرایەتی ڕواەتێک لە سۆسیالیزم و شێوازێک لە یەکێتیەکان. بە پێی دوایین ئامارەکان پشتیوانی لە یەکێتیەکان لە ئاستی کۆمەڵدا 68% زیادی کردووە کە لە ماوەی 50 ساڵی ڕابردوودا نمونەی نەبووە. هاودەردی لەگەڵ کرێکارانی ڕێکخراو لە ناو یەکێتیەکاندا پێکهاتنی سەدان یەکێتی نوێ لێکەوتۆتەوە. بەپێی ئاماری ئیدارەی کار تا 11 دەسامبری 2021 890 داواکاری بۆ جیازی دامەزراندنی یەکێتی لە کەرتی تایبەتدا تۆمار کراوە و 573 یەکێتی نوێ جیازیان وەرگرتووە. بێجگە لە یەکێتیەکان ڕێکخراو و پارتە سیاسیە چەپەکانیش لەم بارودۆخە سیاسی و کۆمەڵایەتیەدا لە ئەمریکا بەهێز بوون. بۆ نمونە ژمارەی ئەندامانی حیزبی سۆسیالیستە دموکراتەکانی ئەمریکا لە 2016 تا هاوینی 2021 لە 8,000ەوە گەیشتۆتە 92,000. میدیاکان نووسیان کە ساڵی 2022 ساڵی بەهێزبوونی ڕیزی ژنان و پیاوانی کرێکاران دەبێت. بێگومان دژایەتی لەگەڵ سیستمی سەرمایەداری و هۆگرایەتی ڕواەتێک لە نیزامی سۆسیالیستی پەرەدەستێنێت. بەڵام ڤیرۆسی کۆرۆنا و نەخۆشی کۆڤید-19 لەوانەیە ڕیشەکێش نەبێت. بەپێی ئەو ڕاپرسیانەی کە لە 28 وڵاتی گەورە ئەنجام دراوە، بە شێوەی نسبی 56% کەسانێک کە وەڵامی ئامارەکانیان داوەتەوە لەسەر ئەو باوەڕە بوون کە سەرمایەداری کار ناکات. بەشێک لە خاوەنانی سەرمایەی گەورە لە ئەمریکا هەوڵیاندا تا لە ڕێگەی بەهێزکردنی ڕەگەزپەرستی و فاشیزم و هەروەها بە کەڵک وەرگرتن لە پۆپۆلیزمی ڕاست بیرۆڕای چینی کرێکار بەلاڕێدا بەرن و دووبەرەکی بخەنە ناو ڕیزەکانیانەوە، بەڵام ئەم هەوڵەش تا ڕادەیەکی زۆر بێ ئاکام مایەوە. بەشێکی دیکە لە سەرمایەدارە گەورەکان بە تایبەت ئەو بەشە لەوان کە ڕۆڵی سەرەکی تریان لە بەڕێوەبردنی ئەمریکادا هەیە، هەروە چاوی هیوایان لە لیبرالیزمی یارمەتیگرت و لە سوسیال دموکراسی ڕاست و دەسەڵاتی کەسانێک وەک بایدێن بڕیوە. کۆمەڵی کرێکاری و لاوانیش بەرەو ڕواڵەتێک لە سوسیالیزم دەچن کە دەتوانێت شێوازێک لە سوسیال دموکراسی چاپ بێتە ئەشمار. ساڵی نوێ ساڵی کەشمەکەشی توندی ئەم ئاراستانە دەبێت. کۆمونیستەکان ئەرکی سەرشانیانە کە بۆ بەهێزکردنی سوسیالیزمی زانستی تێبکۆشن کە لە ئێستادا لە سوسیال دموکراسی چەپدا لانەی کردووە.